ئێرە دارە سوتاوەکەیە ئەم بازاڕە لە ڕۆژانی هەینیدا یەکێکە لە قەرەباڵغترین بازاڕەکانی شاری سلێمانی ئەو کەلوپەل و پێداویستیانەشی لێرەدا دەفرۆشێن دەستی دوون واتا بەکارهێنراون کڕیارەکانیش لێرە لە چینی هەژارن لەبەرەوە داهاتیان سنووردارە ناچار پەنا دەبن بۆ کڕینی ئەم کەلوپەل و پێداویستانەی کە لێرەدا دەفرۆشێن. ئەم بازاڕە مێژوویەکی دێرینی هەیەوە لە سەرەتای دروستبوونیەوە ئەو کەلوپەل و پێداویستیانەی تیادا ساغ کراوەتەوە کە بەکارهێنراون ئەوانەشی کڕیاری ئەو جۆرە پێداویستیانن لەو کەسانن کە توانای داراییان سنووردارە چونکە نرخی کەلوپەلەکان لە چاوفرۆشیارەکانی تری بازار لەم بازاڕەدا زۆر گونجاوە. فەقیر حاڵ دێ بۆ ئێرە یعنی نیەتی دێت لێرە دەستێکەوە بارزانتر لە تازەکار زانتری دەستەکەوێت ئەوەی باشە. بۆ نمونەی سەو تاقمی مێز و کورسێ بای چەنێ بە تازایی و بە کۆنی وەرەقەیە لێرە مەین بە 200,000 یان بە 180 لەوانەی بیفرۆشن بە 150 بیفرۆشین. ئەگەم بازارە لە زمانی بڵێن قال و قافەوە هەیە یعنی ئەم بازاری شتی تازە هەیە سفر هەیە بازاری دەستی دووەمیش هەر بۆ هەر ئەشبێت و لە فەوتانیش نایێت چونکە کەم کەسێ بتوانێت سە بۆ نمونە تۆ بچی تاقمە بکڕی بە 55 وەرەقە یان نووسنێ بکڕی بە 30 وەرەقە یان ماڵێدا بنێت بە دەفتەر دەرناچیت ئەگەر بە قیسیش بێنی قیسەکە دیارە دووجارە بەڵام لێرە بە مەبلەغێک کە مەتوانێت ماڵێکی پوختی جوان دروستکە بۆ خەڵکی فەقیر و هەژار باشە تقریبا ئیتر فەقیر و هەژار ئیسفادەی لێگا. بەشێکی تر لە کڕیارانی کەلوپەلەکانی ناوبازاری دارە سوتاوەکە وڵاتیانی شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقن. وەڵا سار لە سنەوات ئەشتغل هەنا ماوەی 3 ساڵ لێرە کار دەکەم کەلوپەلەکان بە پارێزگاکانی تری عێراق دەفرۆشین لە ئێستادا کەلوپەلێکی زۆر لە کۆگەکاندا ماوەتەوە لەبەر ئەوەی ئاڵوگۆڕ و فرۆشتن لەگەڵ پارێزگاکانی تر ڕاوەستاوە تەنها ئاوارەکان کڕیارن. ئەمە شوێنێکی خراپ نییە خەڵکانی فەقیر و هەژار ئەوە تای بینی خەڵگە هاتوچۆکە ئەو شتانی کە لە بازار بە دەگەڵایە لێرە ڕەن بێ بە 4 گەڵا دەسکەوە ئەو شتانی کە بە 10,000 نارەڕەن بە لێرە بە 5,000 و بە 4 و بە کەمتریش دەسکەوە ئەمە شتێکی خراپ نییە بۆ خەڵک شتێکی بۆ خەڵکی فەقیر شتێکی باشە بەڵام یەک شتی خراپە ئەوەی کە من لێرە ملاحەزەم کردو هاتچۆکەم و شتە کڕم خراپەکەی ئەوەیە بینیم هەموو قەرەباڵخێ لێرە دروست بوو ئەگەر شوێنێکی کە جیاواز بکرێتەوە یان لەم منتیقانە شوێنێکان بۆ تەرتیب بکرێ ئەوە کارێکی باشتر و چاکتر ئەمە ئیسفادەی باشی هەیە بەڕاستی بۆ فەقیر و هەژار. ئەو کەلوپەلانەی کە ناو بازاری دارستاوەکەی سلێمانی دەفرۆشێ زیاترینیان نیە و کەسانن کە چەند مانگجارێک پێداویستی ناو ماڵەکانیان ئاڵوگۆڕ پێدەکەن بە مۆدیلێکی نوێ کڕیارەکانی ئێرەش کە زیاترینیان لە چینی هەژارن نەک مۆدیلێکی نوێ بەڵکو ئەو پێداویستیانەی کە هی دەستی دووشە بە زەحمەت بۆیان دەکڕێت. دلێر کەمال کورساد نیوز سلێمانی.